یانەی چەمچەماڵ لە یاریگای خۆی سەرکەوتنێکی گەورەی با سەر سیروانی شارەزور بە 4 گۆڵی بێ بەرامبەر تۆمار کرد و لەگەڵ هاندەرانی ئاهەنگی سەرکەوتنەوەیان بۆ خولیانە پلێکەکانی کوردستان جێڕا. لا درێژەی بەڕێوەچوونی یاریەکانی یانە پلەدۆکانی کوردستان و لە یاریەکی چارەنووس سازدا چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری سیروانی شارەزوری کرد. سەرەتا یاریەکە و لە جێمی یەکەمدا هەردوو لا بەهێرش بردنە سەر گۆڵی یەکتر دەستیان پێکرد، بەڵام چەمچەماڵ باشتر دەرکەوت و دوای چەندین هێرشی هەردوو لا بۆ سەر گۆڵی یەکتر، بەڵام سەرنجام و جێمە بە بێگۆڵ کۆتایی هات. جێمی دووەمی یاریەکەش چەمچەماڵ کۆنتڕۆڵی تەواوی یاریەکەی کردبوو، هەر بۆیە لەو جێمەدا چەمچەماڵ توانی 4 گۆڵ لە ڕێگەی هەریەک لە یاریزانەکانی سامان ئەحمەدی ژمارە 2 گۆڵ و محەممەد ڕەمەزانی ژمارە 4 گۆڵێک و هاوکار سدیقی ژمارە 8 گۆڵێک و یاریەکەش تا کۆتایی و بەو 4 گۆڵە و لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات کە دوو لەو گۆڵانە بە لێدانی یەکلاکەرەوە تۆمار کران. بەم یاریەش چەمچەماڵ توانی دوای چاوەڕوانیەکی چەند ساڵە خۆی بگەێنێتەوە بەیانە پلەیەکەکانی کوردستان. سەرەتا سپاس بۆ خی گەورە کە توانم دوای ساڵانێکی زۆر نزیکەی دوای 6 ساڵ کەیانەی چەمچەماڵ لە پلەدۆگانی کوردستانە بەشدار بوو. ئەم ساڵ توانیمان پلەی سەرکەوینەوە بۆ پلەیەکی کوردستان، ئەوەش بە پاڵپشتی هاندەران بە دەرەجەیە کە هانیەکی باش یانەکەیان ناوە یاریزانان هاتوانم دەستخۆشیم هەیە بۆ ئیدارەی یانەکە کە لە سەرەتای دەستپێکردنمانەوە پاڵپشتمان بوو تاوەکو ئەمڕۆ کە دوای یاریمان بوو بە سەرکەوتن کۆتاییمان پێێنا. سپاس بۆ خی گەورە، من ئەتوانم بڵێم جێی شانازەیەکی گەورەیە کە من توانیم ئەم ساڵ و شەرەفم پێ بەخشرێ بووم بەڕاهێنەری یانەی چەمچەماڵ کە یانەیە کە ئەتوانم بڵێم زۆربەی یاریزانان تامەزرۆن لە ڕیزی یانەی چەمچەماڵ یاریکەن. گۆڵەکانی یانەی چەمچەماڵ لە خولەکەکانی 56 و 65 و 83 تۆمار کران. ڕاهێنەری یانەی سیروانی شارەزوری شۆکاری شکستەکەیانی بەرامبەر یانەی چەمچەماڵ بۆ خراپی دۆخی دارایی یانەکەیان و نەبوونی یاریگای پێویست گەڕاندە و باسی لەوەش کرد بەشێکی زۆری یاریزانەکانیان خۆبەخشانە یاری دەکەن. ئێمە یانی سیروانی شارەزور تەنها 10 ڕۆژی ماوە بۆ دەستپێکی خولکە دەستمان کرد بە ئامادەکاری لەبەر وەزعی مادیمان باش نییە، یاریزانەکانمان خۆبەخشانەیە یاریەکەن. ئێمە ئەم یاریە کۆتاییمان توانیمان لەگەڵ یانی چەمچەماڵ لە جێمی یەکەم باش یاریکەین. یاریزان بەتوانای جەستەیی ئەتوانێت هەموو شتێ بکات، تەکنیکی ناو ساحە تەطبیقا. یاریزانەکان ئێمە هیچ تەمرینێکیان نییە، هیچ مەشق قوڕایانێکمان نییە، تەنها یاریەکان ڕۆژ یاریەکان چین یاریەکەین وەک بینیتان نیو کاتژمێر پێش یاریەکەاتین گەشتنێت بە پەلەگەشت ناو یاریگا و توانیمان گێمی یەکەم توانای بە ئاستێ باش پێشکەشکەین، دەبوو گۆڵیشمان کردە لە گێمی دۆمەوە لێدانێت زای کردووە کە جێگومان بوو توانرالەوە توانای جەستێوان چکە بەردەوامن لە مەشقڕانان وەزعی مادی چەمچەماڵ ئێمە باشترە. لە کۆتاگەڕی یاریەکانی یانە پلەدۆکانی کوردستان و لە هەردوو کۆمەڵی یەکەم و دووەمدا ئەمڕۆ 6 یاری بەڕێوە چوون. لە کۆمەڵی یەکەمدا چەمچەماڵ بە ئەنجامی 4 گۆڵی بێوەڵام لە سیروانی شارەزوری بردەوە و بازیانیش بە ئەنجامی 7 گۆڵی بێوەڵام لە کەیوانی بردەوە و ڕانیەش بە ئەنجامی 2 گۆڵی بێوەڵام لە شۆریجەی کەرکوچی بردەوە. بەڵام بە جیاوازی گۆڵ چەمچەماڵ توانی دوای 7 ساڵمانەوەی لە ڕیزی پلەدۆکاندا خۆی بگەێنێتەوە بەیانە پلەیەکەکانی کوردستان. لە کۆمەڵی دووەمیشدا شەقڵاوە لەسەر حسابی جیهان و بە ئەنجامی 7 گۆڵی بێوەڵام شان بەشانی چەمچەماڵ خۆی گەیاندەوە بە تیپە پلەیەکەکانی کوردستان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.